سڵاوتان لێبێت چۆنن؟ کامەتان زۆر باشن. کامەتان کوات ئاڵایەکە بەرزکەنەوە ئاڵایەکە بەرزکەنەوە کامەتان زۆر باشن. ئەنی هەمووتان زۆر باشن. بە هەندێک قسەتان لەگەڵ بکەم. چۆنی؟ ناوت چییە؟ ناوت چییە؟ ناوی خۆتمان پێ ناڵێ؟ پیتی یەکەم باشە پیتی یەکەمی سەعە وانە؟ ئەی ناوت چییە؟ ماریا ئەی بۆ وتە سەعە ماریا خان باشە ماریا خان چۆنی؟ ئەوە چێ ئاوا جوان گۆڕیوی چێ لە ماڵەوە خۆت گۆڕین جا هاتیان لێرە ئینجا هاتوویە ئێرە ئەی دڵت خۆشە ئەمڕۆ؟ بزانم دەزانی ئەو جلەی لەبەرتە چ ڕەنگێکە؟ سوورە هەلبژی ئەی چاوت چ ڕەنگێکە؟ شینە هەربژی ماشەڵڵا دێبێ پێم بڵێ ئەمڕۆ خواردنت ئامادە کردووە چیت ئامادە کردووە هەندێک قسەمان بۆ بکە خواردنت ئامادە کردووە؟ پیتزا تێناوە چێ ئامادەی کرد؟ لە ماڵێ ئامادەتان کرد؟ باشە ماریا باخچەت پێخۆشە ئێرەت پێخۆشە؟ دڵت خۆشە لێرە؟ چێ لێرە زۆر هاوڕێتە کامەیان؟ ناوی چییە؟ لیدیا زۆر باش ئەی ئەوانی تر هاوڕێت نین؟ ئەوی تریش ئەو ناوی چییە؟ سۆفیا و لیدیا هەمویان هاوڕێتن بەس ڕەنگە لەگەڵ ئەوان زیاتر تێکەڵبی وانە؟ زۆر باشە پیتزاکەت لێرێ ئێستا دوای سەیریکەین؟ دوای تامیکەین؟ پارچەیەکم پێ دەدەی؟ بڵێ بەڵێ زۆر باشە هەربژی چۆنی؟ دەشزانم ناوە لیدیایە ڕاستە؟ ئەویش ناوی سۆفیایە لیدیا خان ئەمڕۆ چیت ئامادە کردووە؟ کێک و شەربەت زۆر باشە مەرجنی هەر خواردن بێنی کێک و شەربەتیش زۆر خۆشترە لیدیا خان باخچەت پێ خۆشەوانیە ئەی لێرە چێ زۆر هاوڕێتە بێجگە لە ماریا و سۆفیا ناوی چییە؟ ناوی چییە؟ ئارینە ئەوانی تریش هاوڕێتن بەڵام ئەو زیاتر هاوڕێتە باسی ئەوم بۆ بکە ئەمڕۆ دڵت خۆشە ئەی چێ ئەو جلە جوانانی لەبەر کردووی؟ دایکرد سوپاس کرد کە هاتیە ماڵ کە دەرچووی لە ماڵەوە دەست خۆش بێ کاوها جوان منت گۆڕیوە پێت گوت دەست خۆش بێ باشە ئەی ئەگەر لە بیرێکی بڵێ دەست خۆش بێ کەی پێی دەڵێ دەست خۆش بێ کاتێک دەگەڕێەوە ماڵێ چی پێ دەڵێ دەست خۆش بێ هەربژی زۆر باشە سڵاو لێ بێ چۆنی؟ ئەی تۆ چۆنی؟ ئەی با ئەگەر هەڵبستینەوە بزانین جوانتر نابێت کۆ هەڵبستنەوە زەحمەت لێبێ هەڵبستنەوە ئەی هەربژی زۆر باشە ناوت چییە؟ زین؟ زۆر باشە ئەی تۆ ناوت چییە؟ هەیف؟ باشە دەزانی هەیڤیانی چی مانای چییە؟ هەربژی مانگ دەزانی چەند جوانە؟ دەزانی؟ باشە چەند کەس لێرە مانگی بینیوە مانگتان بینیوە؟ باشە شەوان مانگ دەبینیان بە ڕۆژ؟ بە شەو لەبەر ئەوەی ڕووناچەکەی زۆر جوانترە بە شەو دەیبین هەیف خان خواردنت ئامادە کردووە ئەمڕۆ؟ دۆڵما باشە دۆڵمە چی و چی تێدایە؟ سڵقۆ لەگەڵ پیازی چێ ئامادەی کرد؟ هەربژی کوە پێت گوت دەست خۆش بێت؟ چیت پێگوت؟ سپاس هەربژی زۆر باشە کاکە زین تۆ چۆنی؟ ئەی ئەمڕۆ چیت ئامادە کردووە خواردن؟ هەمبەرگر زۆر باشە خواردنی خێرای ئامادە کردووە دەست خۆش بێ هەربژی کاکە زین دڵت خۆشە ئەمڕۆ؟ پێ دوای ڕۆژێکی خۆش دەبێ بڵێ بڵێ باشە ئەی دڵت خۆشە لەگەڵ هاوڕێکان حەز دەکەی ڕۆژانە چی بکەی لەگەڵیان یاری بکەی یان چی شتێک؟ ئەی مامۆستاکانت خۆش ناوێت؟ ئەی چی شتێکی مامۆستاکان زۆر پێ خۆشە کاتێک چی دەکەن؟ چی دەکەن؟ شتی دەکەن چاڵاچی دەکەن وانە یاری چاڵەجەکان پێ خۆشە لەگەڵ مامۆستاکان دەکەی وانە زۆر باشە پێتان خۆشە ئێستا بێکەوە نان بخۆین؟ زۆر پێتان خۆشە؟ زۆر بڵێن بەڵێ ئێستا مادەم بەیەکەوە دەڕۆین نان دەخۆین
چێ خواردنەکەی خۆی دەداتە من هەندێک زۆر نا هەندێکم دەوێت چێ خواردنەکەی خۆیم دەداتێ ئەی چێ خواردنەکەی دەداتە هاوڕێکانی خۆی برادەرەکانی خۆی یعنی ئێوە یەکتریتان ئاوا خۆش دەوێت باشە بڵێم بەڵێ ئێستا دەڕۆین نان دەخۆین پاشان بەردەوام دەبین باشە ئامادەن ئەگەر ئامادەن لایکێک بکەن لایک چێ ئامادەی بە لایکێک بکە لایک هەر بژی زۆر باشە با بەیەکەوە دەست پێ بکەین